بابەتی تیرۆری تێکۆشەرەکانی کورد تازە نییە و بەشێک لە سەرکردەکانی ئێمە لە باکوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژاوا لە باشوور بە پیلانگێڕی شەید بوون یان لە سێدارە دراون یان نەفی کراون لە هەموو ڕەمزەکانی کورد تو ئەیبینی زیندان نەفیکردن هەوڵی تیرۆر بەشێکیان دەرباز بوون بەشێکیان دەربازنم ئەواتە ئەمە شتێکی تازە نییە. مەسەلەی سەرکردەیەکی خۆ بەڕێوەبرێتی ڕۆژاوای کوردستان کە لە باشووری کوردستان شەید دەبێت ئەبێ لەم نقطەوە سیرکەین. ڕۆژاوای کوردستان هەرێمێکی دانپێنراوی نێودەوڵەتیە بەشێکە لە جەبهەی دژی تیرۆری نێودەوڵەتی. ڕۆژاوای کوردستان بە قانون لە پەرلەمانی کوردستانەوە بە ڕسمی دانی پێدانراوە بە بڕیاری پەرلەمانی کوردستان و بە کۆی دەنگی پەرلەمان. ڕۆژاوای کوردستان نوێنەرایەتی هەیە لە باشووری کوردستان بەداخەوە نوێنەرایەتەکەی لە سلێمانیە لە هەولێر نییە کە پێویستە نوێنەرایەتی ڕۆژاوای کوردستان خۆ بەڕێوەبرێتی ڕۆژاوای کوردستان لە هەولێر بێت نەک لە سلێمانی واتە ئەگەر بەشێکی لە سلێمانی بێ ئەمە خاڵێکی تر. سەبارەت بەوەی کە لە گەرمیان ئەم تێکۆشەرانە شەید بوون بۆ ئێمە جێگەی نیگەرانی زۆر قوڵ و قورسە. گەرمیان سەرزەمینی ئەنفالە ئەو شوێنەی کە ئەو هەواڵانەی تێدا شەید بوون چەندین داستانی پێشمەرگانەی ساڵی هەشتاکان کۆتایی هەفتاکان تیا ئەنجام دراوە و چەندین پێشمەرگەی ئازا لەوێ شەهید بوون ڕوبەڕووی سوپا و لەشکرکێشی بەعز بوونەتەوە بۆ ئازادی کوردستان. بەداخەوە زەمین و زەمان بە جۆرێک گۆڕاوە کە تێکۆشەرەکانی ئێمە لە ڕۆژاوای کوردستان بۆ چارەسەری تەندروستی کە دێنە باشوور لەو شوێنانەدا شەهید دەبن. ئەمە پێویستی بە دراسەیەکی هێمنانەی نیشتیمانیانەیە. هەر کەس و لایەنێک لەم بابەتانەدا پەلە ئەکا و تۆمەتبارەتی ئەبەخشێتەوە کارێکی باش ناکە. بۆ ئێمە ئەبێ بزانین تورکیا ئەمڕۆ بە نوێترین تەکنۆلۆژیای ناتۆ ڕوبەڕووی هەموو ئەزمونێکی کورد ئەبێتەوە لە ئەفریقاش بێ و ئەوان نەک دژی ڕۆژاوای کوردستان دژی ئەزمموی باشووری کوردستانیشن بەشێک لە هەوڵەکانی تورکیا بۆ پرتکردنی ڕیزەکانی ناو کوردستان و کوردەواریە. بە دڵنیاییەوە داگیرکەرانی کوردستان بەشێک لە ئامانج و استراتیژیان تەنها سەربازی نییە سیاسی پەرتکردنە ئەمە بەشێکە لە استراتیژێت بۆ کاتی خۆی باسیش سیاسەتی فەڕۆختە سوودی بەکارهێنا تورکیاش سیاسەتی پەرتکە و زاڵکە بە بەردەوامی بەکارهێنێ. هەموو ئەمانە ئەبێ ئێمە وامان لێ بکە تێبگەین کە ڕێزنەگرتن لە خاکی هەرێمی کوردستان لەلایەن تورکیاوە ئیدانە بکرێ لەسەر ئاسی عێراق و لەسەر ئاسی کوردستان و بەڕسمی لەگەڵ سەفارەت و کۆنسوڵخانەی تورکیا و دەوڵەتی تورکیا ئەم بابەتە مۆناقەشە بکرێ. حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان پێویستە پەرلەمانی کوردستان دانیشتێکی تایبەت بەم پرسانە بکە و بڕیارێکمان هەیە بڕیاری ژمارە 37 ساڵی 2023 کە سوپای تورکیا لە خاکی هەرێمی کوردستان بچێتە دەرەوە. ئەم بڕیارە کارا بکرێتەوە و نوێنەرانی ئێمە لە بەغدا کار بکەن بۆ ئەوەی بتواندرێ تورکیا بهێنرێتە بەردەم بەرپرسیارەتی ڕێز لە قانونی نێودەوڵەتی بگرێ. پێشێلکردنی ئاسمان و زەمینی عێراق و کوردستان پێشێلکاری وازەحی یاسای نێودەوڵەتیە. کوشتنی خەڵکی سڤیل بە چەکی ناتۆ دژی قانونی نێودەوڵەتی و جارنامەی گەردوونی مافی مرۆڤە. هەموو ئەمانە ئەبێ ببێتە کەیسێکی گەورە و بەرفراوان نوێ بکرێتەوە واتە لە خلالی شەیدکردنی هەواڵ فەرهادەوە کە نوێنەرایەتی ڕۆژاوای کوردستان ئەکا بەم بابەتە لەوێدا بچوو ئەمە نەک ئەخیر و نەیەکەم ڕووداونیە و نابێت. بۆیە ئەبێ ئێمە هەوڵ بدەین لە هەموو ڕووداوێکە استراتیژێک بخەینە بەرچاو کە ڕێگری بکە لە تاوانی تر و هەوڵ بدەین تەعاتف و دۆستایەتی زۆرتر بۆ دۆزەکەمان و گیانی یەکڕیزی نیشتیمانی دروستکەین و بە دروستکردنی گیانی یەکڕیزی نیشتیمانی بەشێک لە خەونی داگیرکەرانی کوردستان ئەڕەوێتەوە. لەم پرسەدا ئەو دواپەیامم ئەوەیە کە حکوومەتی عێراق و کوردستان لەسەر ئاستی بەیاننامە بڕۆنە دەرەوە هەنگاوی کردداری و دیبلۆماسی بنێن و ڕێگری بکەن لەوەی کە ئەمەی لە تورک لێرەدا ڕوئەدا ئەنجامەکەی بۆ دەوڵەتی تورکیا باش نابێ و مافی ڕەوای گەلی کووردە وەکو ئینسان وەکو هەر نەتەوەیەکی تری ڕۆژهەڵاتی ناوەڕات لەسەر خاک و زێدی خۆی بە ئازادی بژی.
کورد بەردەوام بێ لە خەباتکردنی بۆ ئازادی ئەوانش ئەگەر هەر بەردەوام بن لە پێشێلکردنی ئازادیەکان و ئەنجامدانی تاوانی گەورە حتمێتی مێژووە چارەنووسی هیچ داگیرکاریەکی کوردستان لەوەکو سەدان باشتر نابێت لەبەر ئەوە باشتر وایە ئێمە هێڵی دایلۆگ وە گفتوگۆ هیچ کاتێک ڕەت نەکەینەوە چونکە بە دایلۆگ و گفتوگۆ ئەتوانرێ ڕێگای ئاشتی بگیرێتە بەر وە لەوێشەوە بەشێک لە مافەکان دەستەبەر بکەن من شارەزایی ئەم ئاسمان و زەمین و درۆن و ئەم تەکنۆلۆژیایە نیم ئەوە دەوڵەتی تورکایە شارەزایە ئەوە دەوڵەتی تورکایە بەشێکی گرنگە لە هێزی ناوتۆ ئەوە دەوڵەتی تورکایە لە هەمان کاتە شەڕی کوردەکە لە هەمان کاتە هەڕەشە لە سوید و فینلەنداکان نابێ بچنە ناتۆەوە و ئەوە تورکیا کە لە بەرامبەر ئەمریکا و رووسیاشە دێ سیراعاتەکە تورکیا دەوڵەتێکی من ناڵم بەهێزە داگیرکەرەکانی کوردستان لە ئیرادەی گەلی ئێمە هەرگیز بەهێزتر نین ئەوە بەڵام تەکنۆلۆژیا میکانیزمی شەڕ و دەستنیشانکردنی کات و شوێن و زەمین و زەمانی شەڕ داگیرکەرەکانی کوردستان لەمەدا بە حکمی دەسەڵاتدارێتیان بە حکمی بەرژەوەندی نێودەوڵەتی بەهێزە بۆیە ئەمڕۆ کوردستانی ئێمە لەژێر داگیرکاری تورکایە ئەمڕۆ هەرێمی کوردستان سیادەی لە دەستداوە بەهۆی پێشێلکاری ئاسمانی و زەمینی و ئەمنی دەوڵەتی تورکیاوە و ڕێگرن لە ئاوەدانی کوردستان و ڕێگرن لەوەی خەڵکی کوردستان لە ڕێگەی حکوومەتێکی ساغڵەمەوە سەروەت و سامانی خۆی بۆ خەڵکی خۆی و ژیان و ئاسوودەی خۆی بەکاربێنێ ڕێگرن لەوەی کە کەرکووک و خانەقین بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ڕێگرن لەوەی کە ئێمە پەیوەندێکی دۆستانەی دیبلۆماسیمان لەگەڵ ناوەندە نێودەوڵەتیەکان هەیە ڕێگرن لەوەی کە هەرێمی کوردستان پەیوەندێکی هاونیشتیمانیانەی لەگەڵ ڕۆژاوای کوردستان هەبێ ڕێگرن لەگەڵ ئەوەی ئێمە لەگەڵ هێزە کوردستانیەکانی تر پەیوەندێکی تەندروستمان هەبێ داگیرکەرانی کوردستان ئەمە سیاسەتیان بۆ سیاسەتیان دەبێ بەڵام گرنگ ئەوەی کورد خۆی بتوانێت لە هەموو ڕووداوێک دەرز وەربگرێ خۆی تۆکمە بکاوە نەهێڵە بێتە جێی ئامانجی داگیرکەران